ڕێز و سڵاوەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی هەینی. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. سەپاندنی حکمی ناڕەوا بەسەر چالاکێکی فەرهەنگی خەڵکی شاری هەرسین. ناڕزایەتی ئەنجومەنی سنفی معەلیمانی کوردستان دژ بە گوشاری ناوەندەمنیەکان بۆ سەر معەلیمان. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قەڕەی شاغڵ لە دوورگەی خار. ئازادی کاتی مەسعود ئەکبەری لە زیندانی ئەڤین و کۆبوونەوەی کارمەندانی بێهزیستی بوشهر. سەپاندنی حکمی ناڕەوا بەسەر چالاکێکی فەرهەنگی خەڵکی شاری هەرسین. ڕۆژی پێنجشەمە 20 سەرماوە 1404 هەتاوی ئەحسان ڕۆستەمی چالاکی فەرهەنگی خەڵکی شاری هەرسین لەلایەن لقی 5 دادگای ئینقلابی تارانەوە تۆمەتی چالاکی چەکداری دژ بە ڕژیمی بەسەردا سەپێنراوە. ناوبراو ڕێکەوتی 29 گەلاوێژی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیداری ئیتلاعاتی ڕژیم بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و پاشکۆتایی هاتنی ڕەوەندی لێپرسینەوەی لە گرتوخانەی ئیداری ئیتلاعات ڕەوانەی بەندی ئەمنیەتی 209 لە زیندانی ئەڤین کراوە. شایانی باسەوە هاوڵاتیە لە کاتی دەست بە سەرکرانی تاوکو ئێستا لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە و پاژەوەی کە ئەو تۆمەتانەش خراوەتە پاڵی بۆ ژووری تاکەکەسی ڕاگوێزراوە. ناڕزایەتی ئەنجومەنی سنفی معەلیمانی کوردستان دژ بە گوشاری ناوەندەمنیەکان بۆ سەر معەلیمان. ڕۆژی پێنجشەمە 20 سەرماوەز ئەنجومەنی سنفی معەلیمانی کوردستان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک دژ بە سازکردنی دۆسیە دژ بە 3 معەلیم و چالاکی سنفی شاری سەقز ناڕزایەتی دەربڕی. بە پێڕاپۆرتەکانیش لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە ئەو 3 هاوڵاتیە بەناوەکانی تاهر قادرزادە، ئەحمەد قادری و سلێمان عەبدی بە سکاڵای دادستانی ڕژیم لە شاری سەقز و بە هاوکاری ئیداری ئیتلاعاتی ئەو شارە دۆسیەیان بۆ ساز کراوە. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە ڕەوەندی یان ڕەوەند سازکرانی دۆسیە بۆ ئەو 3 معەلیمە بە تەواوی نایاساییە و پێویستە کۆتایی بە گوشاری هێزەمنیەکان لەسەر چالاکانی سنفی و معەلیمان بێن. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قەڕەی شاغڵ لە دوورگەی خارگ. ڕۆژی پێنجشەمە 29 سەرماوەز کۆمەڵێک لە کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قەڕەی شاغڵ لە دوورگەی خارگ دژ بەوە دینە هاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵکردنی پلاکار، خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارەمە، ئیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕیفاهی، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و هەروەها سەر بەخۆی سندوقی خانشینی خانشینکراوانی سەنعەتی نەوت بوون. بێبەشکرانی بەندکراوێکی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین لە دەرمان. ڕۆژی ڕابردوو سیامەگە مینی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین کە بەهۆی بەندکرانی لەلایەن ڕژیمەوە تووشی جۆرەهان نەخۆشی بووە بەهۆی لەبەر نەکردنی جلوبەرگی زیندان ڕێگری لە گواستنەوەی بۆ نەخۆشخانە کراوە. ناوبراو سەرەتای ساڵی 1430 هەتاوی لەلایەن دادگای ئینقلابی شاری تارانەوە بە تۆمەتی سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژ بە ڕژیم حکومی 4 ساڵ و 1 مانگ زیندانی تازیری و قەدەغەی بەشداری لە گروپی سیاسی و کۆمەڵایەتی و هەروەها 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوەی لە ئێران بەسەردا سەپێنراوە. شایانی باسە ئەو بەندکراوە ڕێکەوتی 4 گەلاوێژی ئەم ساڵ پاش بانگێشتی لەلایەن دادسەرای ئەڤینەوە دەست بەسەر و ڕەوانەی ئەو زیندانە کراوە. ناڕزایەتی کرێکارانی شارەداری خاش. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شارەداری خاش دژ بە دابین نەکرانی بیمەی دەرمانی لەلایەن بە پرسانەوە کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی دابین نەکردنی بیمەی دەرمانی و هەروەها بایەخ نەدانی بە تەندروستیان لە دۆخێکی زۆر خراپی معیشەتیدان و خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕیفاهی، پێدانی هەڵدەست و مەزایە دواخراوەکان و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندەمنیەکان لەسەر کرێکاران بوون. ئازادی کاتی مەسعود ئەکبەری لە زیندانی ئەڤین. ڕۆژی پێنجشەمە 20 سەرماوەز مەسعود ئەکبەری بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. بە پێڕاپۆرتەکان ناوبراو ڕێکەوتی 25 خەرمانەنی ساڵی 1402 هەتاوی لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە
لە یەکێک لە شەقامەکانی شاری تەران دەست بەسەر و پاش 2 مانگ لێپرسینەوە شکنجە لە گرتوخانەکانی ئیدارەی ئیتلاعات ڕەوانەی بەندینخانەی ئەڤین کرا. ئەو هاوڵاتیە پاشان لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و بەشداری لە گروپەکانی دژ بە ڕژیم حکمی 9 ساڵ زیندانی تازیری بەسەردا سەپێنرا. کۆبنەوەی کارمەندانی بێهزیستی بوشەهر دوایین هەواڵ. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کارمەندانی شاغڵ لە بێهزیستی شاری بوشەهر دژ بە وەدینەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی سەرچاو ئاگادارەکان کارمەندانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی دەستە دواخراوەکانیان لەلایەن بەرپرسانەوە دۆخی ژیانیان لە خراپیدایە و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. بە پێوێنانش کە بە دەستمانگەیشتون لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کارمەندەکان خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارەمە و ئیمکاناتی ڕیفاهی و هەروەها بایەخدانی ڕژێمی کۆمەری ئیسلامی بە ژیان و مەعیشەتیان بوون. بنەران و گوێگرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن ڕۆژێکی خۆش بۆ هەموو لای.